بله بین آنم بردام برنامه بین بس کردستان و که معماجش بکریک و مشارک مدوم ده مشارک سخنم البته تفرقش دا ما مشارک بوده و هل بجاتیه او جی بکارینا ما درمانیت این آزارش که نمیشن بجن یا نمیشن بجن مسکنات چه ابکارت انسانجی ات وقت خدا الدفمه تیره بکارینان یا نه یا دکتر بوده هل بجرت یودیده می ابکارتینان یعنی هر کسی که جدف خودشت مسکنه یا آزارش کنه بکارتین انسانجی فرودنا وات و آزاری دا جرت چافدریا دکتران دا یا هر کسی که ویا هر وقت ویا هر مسکنه که هابط تشت بکرد و بکاربین بوی چندش من فاندر یا دکتر محمد نوزاد سپوری در مساس کریزو بخیر بین دکتر بیانتان باش بیانتان باش سپاس دکتر یکم شد باقی سر و بکن هوشیاری خلق بو بکارهنانی درمانی آزارش کنیان مسکنات هوشیاری خلق استا یعنی خلق هوشیار اولانیان لجر چاودری دکتر نبید آزارش کنه که بکار نهینید یان هر وقت جارانه هر کسی ویستی لدره و ایهنید و بکار ایهنید به چاودری و رنمایی دکتر. بله بگومان درمانی آزارش کن اوانی که لدرمان خانه کان ده دو جوری سرشین اوانن که یکی کن اوانی که تنها به رشته پزشک سرفکری اوانی تریشان به بیر رشته پزشک پیوتری over the counter. یەکێکە لەو دەرمانانەی کە زۆر بەکاردێ نەک تەنها لە وڵاتە لە هەموو وڵاتانی جیهان بێگومان ئازار خۆی یەکێکە لەو ئاعرازانەی کە بەردەوام هەیە لەگەڵ زۆر نەخۆشی ترە خەڵقی هەیە بۆ نمونە ئازارەکەی کەمە جوێی نایەتێ هەوڵەیە بە ئازار شوێنێ بیباتە سەر ئەو ئازار شوێنانە بۆ بێگومان لەوێ سوودی ئەبێ بەڵام مەرج نییە هەموو جاری ئازار شکێنەکان با بڵین ئازار بشکێنن بە تایبەتی ئەگەر ئەو ئازارە لە ئەنجامی ئەو دەرەنجامی کۆمەڵی نەخۆشی تر بێ بۆیە وا باشترە بۆ هەرچی ئازارێک ئەگەر سەردانی پزیشک بکە فحوسات بکە بۆی بزانێ هۆی ئەو ئازارە چیە لە هەموو وڵاتان ئەم شتە هەیە لە هەموو وڵاتێک طبیعیە بچن دەرمان لە نۆرینگە وەربگرن مەسەڵەن مسەکنێکیان حەبێکی ئازارشکێن وەربگرن و بەبێ ڕێنمایی دکتۆر بەبێ بەڵێ ئەو هەنێ دەرمان هەیە و سەرەتاوتم ئەوانەی کە بەبێ زیاتر ئەوان بێجگەنە سەرێشە پاراسیتۆڵی تایە چەند دەرمانێکی ترەوە با بڵێن لە هەموو جیهانە ئەوە سیستمێکە هەیە پێویست بە پزیشک ناکە بەڵام بێگومان هەرچی ئازارێک بێ بە تایبەتی و ئازارانەی کە تۆ نازانی هۆکارەکەی چییە جاری وا هەیە هۆیەکەی بەرزی فشاری خوێنە جاری ئیوا هەیە شەکرەیە جاری وا هەیە شەقیقەیە بۆ نمونە بێژگە لە چەنەها هۆی تر هەیە پێویستەکە نەخۆشەکە سەردانی پزیشکە فحوسات بکە بۆی بزانێ هۆی ئەو ئازارە چییە. دکتۆر لەسەر جۆری دەرمانەکە هەندێک دیارە دەرزی شێ دەرزی ئازارشکێن هەیە بە شێوەی دەرزی لێدانی چارەسەرێکی کاتێ دیارە ینی هیچ مەترسیدار نییە بە تایبەت دەرزیەکە بێگومان هەموو دەرزیە مەترسی خۆی هەیە بۆیە هەموو ڕێنمایەکان ئەڵێن دەرزی هەرەبێت لە ژێر چاودێری پزیشک و لە خەستەخانەیە بەکاربێ نەک لە دەرەوە یعنی فەرقی زۆر لەگەڵ حەبا بەڵێ چونکە خۆی هەر ئەو دەرزیانەیە ئەوەتا لە ڕێی ماسوولکەوە بەکاریە یا لە ڕێی خوێنەوە بەکاریە بۆ هەردوو حاڵەتەکە زۆر خێراتر ئەگاتە خوێن ڕەنگ هەیە کاردانەوەی لاوەشی هەبێت یەکێ لەو کاردانەوەی حساسیەتێکی مفرتەکە پێگاتەکانی دکتۆر پێگاتی ئەم جۆر دەرمانانە چینیانە پێ بڵێن دوای مزعفاتی هەبێەوە کاریگەری لەسەر تەندروستی کەسەکە دابنێت بەڵێ هەموو دەرمانە بێگومان کاری لاوەشی خۆی هەیە مزعفاتی هەیە یەکێ لە هەرە هۆکارە بڵین کارە لاوەچیەکانیان ئەوەیە کە کارەکەنە سەر گەدە و دوانزەگرێ ئەبنە هۆی دروستبوونی قرحا بێگومان لە زۆر کەسە ئەم هەیە و نەخۆشەکە هەست بە ئازارێکی ناخۆشەکە لە گەدەی و جاری وا هەیە بڕشێتەوە هەنێک بڵین کاری لاوەکی تریان هەیە کە حساسیت دروست دەکەن جاری واش هەیە بۆ دڵ خراپە بۆیە
ئەوانەی کە فشاری خوێنان هەیە پێویستەکە بڵێن پێش ئەوی بە بەکاری هێنن بە دەرمانسازەکە یا بە دکتۆرەکە بڵێن کە ئێمە فشارمان هەیە یا نەخۆشی دڵمان هەیە یان ئەوە تا قەرحەی دوانزەگریا یا گەدەمان هەیە بۆ ئەوی ئەوانیش بتوانن بە شێوەیەکی گونجاو چارەسەری بۆ بکەن. دکتۆر زۆر جار خەڵک گلەی لەوە کاڵێ من ئەچم بۆ لای دکتۆر دانم ئازاری هەیە یان شوێنێکترم ئازاری هەیە دکتۆر حەوی سەر ئێشەمەیاتێ بۆ حەبی سەر ئێشە حەبی سەر ئێشە مسەکینێکی زۆر بەقوتە زیاتر ئەیەم بە نەخۆشیان حکمەتی بەکارهێنانی زۆری حەبی سەر ئێشە چییە؟ پاڵۆڵیشە زۆر جار بەسەر خۆیەوە تێرمێکی هەڵەیە کاڵی حەبی سەر ئێشە کاڵی ئازار شوێن ڕاسترە بێگومان ئەوە ئازار شوێنە ئیتر کەواتە بۆ سەری ژەبێ و بۆ شوێنی تریژە هەموو ئازارەکە بێتم چارەسەر هەنێکیان لە بەڵێ لە ڕێی مێشکەوە ئیشەکەن بۆ هەموو لە شەبێ هەنێکیان بێجگەل لەوەی لە مێشکیشەکەن لە بڵێن ئەطرافەکانی شەر ئیشەکەن بۆیە بەکارێ بۆ کامالان ئەوانەی لە ڕێی مێشکەوە ئیشەکەن یەکێ لەوانە پاراستۆڵە نمونە ئەوانەی تریشیان بڵێن ئەن سەیدەکانە کە بڵێن وەکو ڤۆڵتارین و پرۆفین و ئەسپرین و ئەوانە لە دووشەوە ئیشەکەن هەم لە مێشکەوە هەم لە ڕێی خوێنیشەوە ئیشەکەن بێگومان ئەو دکتۆرە کە بۆی ئەنووسێ ئەو بۆ ئەوەی ئازارەکەی کەم کاتەوە یەک دووەم جاری وا هەیە ئەو نەخۆشە ئیلتیهابی هەیە ئاوسانی هەیە لەو شوێنی کە ئازاری هەیە ئەم دەرمانە بێ لەوەی کە ئازارەکەش کەمەکاتەوە ئەو ئاڵساوی و گرژێ لەو ناوە کەمەکاتەوە. باشە سەبارەت بە ئەوانی کە نەخۆشیێکیان هەیە بەتایبەت هەندێک کەس ڕەنگە نەخۆشی درێژخایانی هەبێ ئاساییە خواردنیە چارەسەری ئازارشکن حەبێ یاخود بەکارهێنانی لە حاڵاتی پێویستە بەڵێ پێویستەکە بەکاری بێنێ بەڵام ئەبێ ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو پێم وتن نەخۆشی فشاری خوێنە بەرزی فشاری خوێنە نەخۆشی دڵە شەکرەیە نەخۆشی غودەیە ئەوانە پێویستەکە دژێت چاودێری پزیشکا بەکاری بێن. دکتۆر خواردنی حەبی ئازارشکێن تا چەند دروستە لە ڕۆژێکە مەسەڵەن بۆ نەخۆشیەک بڵێ چەند باشە چونکە زۆر جار نەخۆش هەیە دوو حەبەیەکەوە خواتیان لە ڕۆژێکە لەوانە سێ چوار حەب بخوات تا چەند تا بخورێت ئەم بەپێی نەخۆشیەکانە بەپێی ئازارەکەی بەپێی چیە؟ بەپێی بێگومان بەپێی جۆری دەرمانەکەیە دەرمان هەیە لە 24 سعات بڵێن 24 کاتژمێرە کار ئەکات دەرمان هەیە 12 دەرمان هەیە 6 بەپێی ئەو شێوازە دەرمانسازی کە دروست کراوە بۆیە دەرمان هەیە لە زیاتر لە جارێک بەکارێ لە ڕۆژێکە دەرمان هەیە یەک جار بەکاریە ئەنجا لایەنی دومی ڕەهەندی دومی نەخۆشیەکەیە جۆری نەخۆشیەکەیە ئەویش بڕیار ئەیە و دەرمانە چۆن بەکار کەواتە هەر باشترە ڕێنمایی دکتۆر وەربگرن اینجا ئازارشکێن ڕێنمایی دکتۆر یا پزیشکی دەرمانساز بەڵێ بەکارهێنانی زۆری ئەم دەرمانانە مەترسی زۆر نیە هەندێک کەس ڕەنگە دەڵێت ینی وەکو خۆم پێوەگرێت و دەڵێت ئازارێکمە بێ حەبێکی ئازار دەخۆم و ناچمەلای دکتۆر ینی بەکارهێنانی زۆری ئەم جۆرە دەرمانە مەترسی چی ینی بەڵێ خۆی ئەم دەرمانانە ئالوودەی دروست ناکەن ئەوە نابێ بڵێ دمانی لەسەر کاشتی وانە بەڵام تەنها یەک کێشە هەیە لێرەیە ئەگەر ئەو ئازارە بەردەوام بێ ئەم کەسە بڵین بەکاری بێنێ بۆ ماوەیەکی بەردەوام و ئازارەکەی بشارێتەوە نازانێت هۆی ئازارەکە چیە بۆ نمونە جاری وایە شەکرەیە جاری وایە فشاری خوێنە ئەو کاتە بێگومان شتێکی باش نییە چونکە لەپڕ ئەو فشارە بەرزە بێتەوە و کاریگەری خەتەرێ بێ بۆ سەر دڵی بۆ سەر مێشی بۆیە وا باشترە ئەگەر ئازارەکە بەردەوام بوو پێویستە سەردانی پزیشکا بۆی بزانێت چ هۆی ئەم ئازارە چییە بەڵێکژن پرسیارتە لەسەر منداڵان هەندێک کەس زۆر جارڕەنگە بۆ منداڵ دەوترێت بەتایبەت خواردنی حەب دەوترێت کاریگەری ڕەنگە مەترسیەکە زیاتر بێت منداڵ بەپێی تەمەنەکەیەتی هەنێ دەرمان هەیە خۆی بێگومان لە مەرحەلەیەکی لە قۆناغێکی پێگەیشتنی مناڵا بە تایبەتی شەژمانی یەکەم هیچ دەرمانی پێویست ناکا بەکار بێ لەژێر چاودێری پزیشکی منداڵان نەبێ دوای ئەوە هەنێ دەرمان هەیە کووتم ئەوانەیە کە ئەکرێ بەبێ لەژێر چاودێری باڵێن پزیشکی دەرمانساز بێ ئەوانە ئەکرێ بەکار بێ بەڵام هەر پێویستەکە مناڵ چونکە ناسکترە لێرەیە وەزنی مناڵەکە دەورە بینێ بوونی نەخۆشی تر دەورە بینێ لەو مناڵەیە کە چۆن ئەو دەرمانە سوودی لێوە بۆ ژنی دووگیان حەبی ئازارشکێن تاوە لە مەرحەلەی حەملەکەیان خۆی وا باشترە ژنی دووجان هیچ دەرمانێ نەخوا
وا باشترە وا باشترە هیچ دەرمانێ نازانی سەلامەتە یاننا بەڵام جاری وا هەیە پزیشکەکە ناچار ئەبێ ئازاری ئەبێ یا کێشەیەکی ئەبێ هەرێ دەرمانێک و پاراسیتۆڵ بۆ نمونە ئەمانە سەلامەتترن لە دەرمانی تر. بەڵێ سەبارەت بە جۆری پێکاتی و دەرمانە هەندێکی هەند بە شێوەی جیاوازن بۆ بە شێوەی پاودەرن یاخود حەبن یاخود ئازارن هیچ جیاوازێکی هەیە لە کاریگەری بۆ کەمکردنەوەی ئازارشکێنەکە یاخود لە کەمکردنەوەی مزاعفات و کاریگەریەکی خراپەکانی وەکو میکانیزم بە هەمان میکانیزم ئیشەکەن دەرمانەکە کە چۆ خوێن بە هەمان میکانیزم ئیشەکە بەڵام ئەوە شێوازی دەرمانسازی پێوترێ کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی ئەو کاتەی چەندێک کات ئەباتە سەر تا ئەگاتە خوێن بۆ نمونە ئەوەی کە دەرزیە خێراتر بە شێوەی دەرزیە خێراتر ئەگاتە خوێن ئەوەی کە بە شێوەی حەب بەکاریەیە با بڵێن پێویستەکە لە ناو بڵێن گەدە و دوانزەگرەیە ئەو حەبە بشتێت و مادەکەی بێتە دەرەوە جایشتر بڵێ هەڵمژێنرێت بێگومان لێرەیە کاتەکە دەوێت شوێکی گشتی ئەو کاتانەی کە دەرمانی ئازارشکێن کاریگەریەکەی دەردەکەوێت لە چەندێکا بوون لە کاریگەری دەرەکەوێت ڕەنگە کەسێک کە ئازارێکی زۆری هەبێ هەوڵ بدات ینی ئەو دەرمانە بەکاربێنێت کە زۆرترین ینی بە زۆرترین کار کاریگەری دەربکەوێت خۆی ئەبێ تر لە دوای نیم سعات بۆ سعاتێ بەپێی بێگومان ئەوش بەپێی دەرمانەکە ئەگۆڕێ دەرمان هەیە لە نیم سعاتە دەرمانەیە کاتی زیاترێ و شێوازە دەرمانسازیەکەشی هەرەی گۆڕێ وەکوتم دەرزی ڕەنگ هەیە لە دوای چەند 20 دقەیە چارەشێ دەرکەوێت حەبت زیاتر کاتی زیاتری ئەوێت تا هەڵەمژێنرێ لە لەشە ئەوانە بەڵێ کاریگەریە باش دکتۆر ئێوە پسپۆریتان دەرمانسازی خەڵک لە ئێستا چەند سەردانتانەکە زیاتر داوای چیەکە داوای حەبەکە داوای دەرزیەکە هۆشیاری خەڵک تا چ ڕادەیەکە بەپێی ئیشی خۆتان کە ئێوە شارزان لەوەشە بەڵێ جاران خەڵکێکی زۆر داوای دەرزی شتێکرد ئێستا هوشیاری زۆر بڵاو بۆتەوە باشترە زۆر لە جاران خەڵکێکی زۆر کەم داوای دەرزیەکە زیاتر داوای حەبەکانەکەن ئەوانەی کە زۆر داوای یەکێک لەو دەرمانەی کە زۆر داواکرێ ئازارشکێنەکانە بێگومان خۆتان ڕێنمایتان چێ بۆ خەڵکی ئێمە ڕێنمایمان ئەوەیەکەوە ئەو دەرمانانە ئەبێ وەکو گوتم لە سەرتاوە ئەبێ بزانن ئازارەکە هۆکارەکەی چییە بۆی بزانن باشترین چارەسەر بۆ ئەو ئازارە چیە دوای ئەوە بەکارهێنانی دەرمانەکە تەنها لەژێر چاودێری پزیشکی دەرمانساز و پزیشکە ئەبێت بەڵێ سپاس بۆ جەنابتان دکتۆر بە هیوای تەندروستیی باش بۆ بەڕێستان زۆر سپاس